باوکی خوێندکار هەرێزم کە بە خۆشحاڵیەوە لە قوتابخانەی عشق ئۆنلاین خوێندنێکی ناچاریە، بەڵام دەکرێت ئەگە بە شێوەیەکی باش بەکاربیێنێ سوودی لێوەربگرێ. بەڕاستی ئەوەی من دەیبینم لە کە ئێستاکە ئەو دەرسانی ئەوانانەی کە دەخوێندرێ بە شێوەیەکی ئۆنلاین دەکەوێتە سەر قوتابیەکە، دەکەوێتە سەر کە سوکاری قوتابیەکە. ئەوەی ئێمە بەڕاستی وەکو کوڕەکەی خۆم وەکو هەرێز بەڕاستی سوودی لێوەرگرتووە و پێم وابی هەندێک خاڵی پۆزیتیڤیشە ڕەنگە هەبیتن. یعنی جاران باسمانەکە ڕەنگە ئەگەر لە مەکتەبەکە بە لە خوێنگاکە بە نە قوتابخانەکە بە تەنها 6 ساعت لەگە مامۆستا بە، بەڵام ئێستا شەوانیش مەحازەریان هەیە، کویزیان هەیە. ئەگە بێت و ئامادەکاریەکی باش بکرێ، من پێم وایە دەکرێت بەدیلێکی باش بێ. من بە شێوێکی زۆر باش دەیبینم مامۆستایەکان بە شێوێکی زۆر باش تێکەڵاوێکیان هەیە لەگەر قوتابیەکان و دەرسەکانیان بە شێوێکی زۆر باش پیادە دەکەن و فەزایەکیان دروست کردیە دوای خوێندنەکە ئەوەی مکەم تێبینی کوڕەکەم دەکەم کە لەگەڵی ڕۆژانە یان هەفتانە من لەگەڵمە تەمەشا دەکەم دوای خوێندنەکان گفتوگۆ و مناقەشێکی باشەکەن لەگەلی. بۆیە من تا ئێستاکە بە شێوەیەکی باش دەیبینم. ڕەنگە کە لە ماڵەوە بێت لە فەزایەکی بچووکتر بێ، بەڵام ئەو خوێندکارە مەشغول نەبێ بە قسەکردن لەگەر برادەرەکانی یان بیری بەلایشکەدا بڕوە، بەڵکو لەسەر شاشەی کۆمپیوتەرەکە یان شاشەی ئایپادەکە یان شاشەی تەلەڤیزۆنەکەی بێ. ئەمە بە خاڵێکی ئیزاوی دادنێم.